أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. بەردەوامین لەسەر باسکردنی پێناسەکان، پێناسی ئەو زاراوانی کە پێویستمان پێیەتی بۆ دواتر ڕوونکردنەوەی بنەما شەرعیەکان. دەرسی ڕابردوو قسەمان لەسەر پێناسەی ئیمان کرد، ئەوەمان ڕوون کردەوە کە ئیمان بریتیە لە سێ ڕوکنی ئەساسی کە ئەویش دانپێدانانە، ئیقرارە بە لیسان و باوەڕبوونی قەناعەتی ناخ و دڵە و کردەوەکانی مرۆڤە. ئەمڕۆ بەردەوامە بین لەسەر قسەکانی مناقیضاتی ئەم ئیمانە. کێکێک لەوانە کوفرە بەڕێزان. کاتێک باسی زاراوی کوفرەکەین، کوفر واتە جوحود، واتە باوەڕ پێنەهێنان. ئەم کوفرە بەڕێزان، یەکێک لە مشکلەکانی بەکارهێنانی زاراوی کوفر ئەوەیە ئەگەر تێینەگەی دوو جۆر کوفرمان هەیە، یا دوو پلەم مەرتەبەمان هەیە لە مەسەلەی کوفرە. پلەیەکیان پێی ئەوتێ کوفری گەورە، کوفری ئەکبەر. ئەم کوفرە ئینسان لە بازنگی ئیمانە باتە دەرەوە. بەڵام کوفرێکی ترمان هەیە پێی ئەوتێ کوفری ئەزغەر یا کوفری مەجازی، کوفری حەقیقینە. ئەم کوفرە بریتێ لە تاوان. ئەگەر لەگەڵ دەرسی ڕابردووە ئێستا لێکیان بدەینەوە. دەرسی ڕابردووتمان هەندێک کردەوەمان هەیە ئەسڵی ئیمان لا ئەبا. ئەم کردەوانە کوفری حەقیقین. وتمان هەندێک کردەوە هەیە ئیمانەکە کەم ئەکاتەوە، لاوازی ئەکە، ئەمە کوفری مەجازیە. بۆیە لە هەر دقێکە کاتێک کە زاراوەی کوفر ئەبینین، نابێ ئێمە وای پێناسەکەین کە ئەم کردەوەیە مرۆڤ لە بازنگی باوەڕ ئەباتە دەرەوە. زۆر حەدیثمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کوفری تیا ئەکا، مەبەستی کوفری بچووکە، مەبەستی کوفرێک نییە کە ئینسان لە بازنگی ئیمان بباتە دەرەوە. یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم رقاب بعض. ئەفەرمێ لە دوای من کافر مەبنەوە، هەندێکتان دەستان بشێتە خوێنی هەندێکی تردان. باشە لێرە کافرمێ کافر مەبنەوە. خۆ ئەگەر ئەم حەدیثە بە کوفری حەقیقی پێناسی بکەین و بۆ کوفری پێناسی بکەین کە مرۆڤ لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە، ئەو کاتە هەموو ئەو سەحابانەی کە لە شەڕی جەمەل و لە شەڕی سەفین و لە هەموو شەڕەکانی ترا دەستیان چوە خوێنی یەک، هەموویان کافرن و لە دین چوونەتە دەرەوە. لە کاتێکە هەندێک لەوانەی تیا بوو کە پێغەمبەری خوا لە ژیانی خۆیان مژدەی بەهەشتی پێدا بوون. بۆیە ئەمە کوفری مەجازیە، واتە ئەمە تاوانە، نەک ئەو کوفری ئینسان لە بازنگی باوەڕ بباتە دەرەوە. یا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە باسی کوفرێکی تری مەجازیە، اثنان في الناس هما بهم كفر. ئەفەرمێ دووشت لەناو خەڵکیا کوفرە، الطعن في النسب والنياحة على الميت. ئەفەرمێ تعنەدان لە نەسەبی خەڵکی، تانەدان لەوەی کە ئەو نجاری وایە لە تۆ کوڕی باوکی خۆتنی، لەگەڵ النياحة على الميت، هاوار و شین و ڕۆڕۆکردن بەسەر مردووە. ئەگەر وا بێ خۆ زەورەی ئافرەتی ئەم ئومەتە کافرە بێ، چونکە ئافرەت خۆی پێناگیری لە کاتی بیستنی هەواڵی لە دەستدانی خۆشەویست و خزم و کەسوکارەکەیە. ئەمە پێی ئەوتێ کوفری نیعمەت، نەک کوفری حەقیقی. لەبەرەوە دائیمەن ئێمە پێویستە ئاگامان لەوە بێ. زۆرێک لەو حەدیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی کوفرەکەن مەبەست پێی کوفری مەجازیە، نەک کوفری حەقیقی. واتە ئەم بابەتە، بابەتی کوفر، ئێمە نابێت تێکەڵیان بکەین. کوفرێک ئەگەر هات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەکاری هێنابوو، ئەبێ ئێمە بگەڕینەوە سەر ئەوەی کە ئایا ئەم کوفرە، ئەم عەمەلە کە ئێمە ئێستا نەمان کردووە، یا ئەم تاوانی کە ئێستا کردومانە، بەشێکە لە صحەتی ئیمان یا لە مکەمیلاتی ئیمان. بەشێک بوو لە صحەتی ئیمانەوە بە کوفری حەقیقی، لە مکەمیلاتی ئیمان بوو بە کوفری مەجازی. ئەمە خاڵێکە ئێمە پێویستە لە پێناسەی زاراوەکانە، لە تێگەیشتنی دەقەکانە ئاگامان لێ بێوە، جیایان بکەینەوە هەموو کوفرێک بە کوفرێک لە قەڵەم نەدەین کە ئینسان لە بازنگی باوەڕ ئەرباتە دەرەوە. شیرکیش بە هەمان شێوەیە بەڕێزان. یعنی ئێمە شیرک واتە هاوڵ بۆ خوا بڕیاردان،
هاوڵ بۆ خوا بڕیاردانێکمانەیە کە ئینسان لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە، هاوڵ بۆ خوا بڕیاردانی کشمانەیە کە تاوانێکە. ئێستا بۆ نمونە شیرکی ئەکبەر، شیرکی گەورە چییە؟ شیرکی گەورە ئەوەیە کە ئینسان سوژدە بۆ غەیری خوا بەرێ، وەک بتێک یا بۆ نمونە مرۆڤێکی وەکو خۆی، ئەمە پێی ئەوتێ شیرکی ئەکبەر. شیرکی بچووکمان هەیە، شیرکی بچووک بریتیە لەوەی ئینسان ڕیا بکە، یا شیرکی خەفی بریتیە لەوەی ئینسان ڕیا بکە. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان لە حەدیثێکە ئەفەرمێ الشرك أخفى من دبيب النمل على صفا سوداء على صفا ملساء في ليلة سوداء. أفرمي الشرك لتبيبي ميروليك ورترة لسر برديكي صاف لشويكي تاريكاية برزان چه هز بماكا كسستي بيناكا هي أما الشركة. أفرمي الشرك أو اندب بچوكا أم شركة بچوكا إنسان لبازغي باور نابات دروا. ئەمە تاوانێکە ئەگەر ئینسان بیکە کارێکی خراپی کردووە، گوناهێکی کردووە، بەڵام لە بازنگی باوەڕ نەچۆتە دەرەوە. یەکێکە لەو زاراوانی کە هەمانە فیسقە، فیسقی ژۆک و شیرک و کوفر بەڕێزان. هەندێک زاراوەمان هەیە فیسقی بۆ بەکاردێک کوفرێکە و ئینسان لە ئیمانە باتە دەرەوە، هەندێک زاراویشمان هەیە فیسقە بەڵام ئینسان لە بازنگی باوەڕ ناباتە دەرەوە. بۆ نمونە خوای پەروەردگارە فەرمێ وەلەقەد ئەنزەلنا ئیلەیکە ئایات بەیینات وما یەکفڕ بها إلا الفاسقون. لێرە ئەم فیسقە فیسقی گەورەیە وەکو کوفری ئەکبەر و شیرکی ئەکبەر وای ئینسان لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە. بەڵام حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ سیباب المسلم فسوق وقتاله كفر، ئەفەرمێ جوێن پێدان ناوە ناتۆرە دەرهێنان لە مسلمان فیسقە. کەسێک جوێن بە مسلمانێک کە باخۆ لە بازنگی باوەڕ ناچێتە دەرەوە. ئەم دوو زاراوی فیسقە، ئەو فیسقی لە ئاەتەکەیە بەکارهاتوە لەگەڵ ئەم فیسقی لە حەدیثەکەیە بەکارهاتوە. خۆشەویستان ناکرێت ئێمە تێکەڵیان بکەین. یا کە ئەفەرمێ وەقیتالوه کوفر، کوشتنی مسلمان، کوشتارکردنی مسلمان ئەفەرمێ کوفرە. بەس ئەمە وەکو لە ئاەتەکەی پێشووترە باسمان کرد ئەو کوفرە نییە کە ئینسان لە بازنگی باوەڕ بەرێتە دەرەوە، و ئینەما کوفرێکی بچووک گوناهێکی گەورەی کردووە بەڵام ناگاتە دەرەجی ئەوەی ئینسان لە بازنگی باوەڕ بڕواتە دەرەوە. کەواتە کە ئێمە قسە لەسەر فیسقەکەین پێویستە ئاگامان لەو خاڵش بێ کە فیسقیش دیسانەوە جۆرێکی هەیە ئینسان لە بازنگی باوەڕ باتە دەرەوە، جۆرێکیش هەیە ئینسان لە بازنگی باوەڕ ناباتە دەرەوە. ظڵم، ستەم بەڕێزان بچووکترین کار کە ئینسان تاوان بێ بیکە بەرامبەر بەخۆی یا بەرامبەر بە خەڵک پێی ئەوتێ ظڵم. بەڵام ئەم ظڵمە هەندێک دەرەجاتی هەیە ئەگاتە مەرحەلەی ئەوەی ئینسان لە بازنگی باوەڕ بباتە دەرەوە، وەک ئەوەی کاتێک لوقمانی حەکیم لە کاتی ئامۆژگاری کردنی کوڕەکەیە ئەڵێ یا بني لا تشرك بالله بو أفرمي إن الشرك لظلم عظيم. چونك الشرك ظلميكي جوريه كواتا أم ظلم إنسان لبازغي باور بات دروا أجر هاتو بيكا، بل أم ظلميكي كيش ماني إنسان لبازغي باور نبات دروا. حد إنسان بنا حق مالك كسب خوا بي أوتي ظالم بي أوتي ظلمي كردوا، بس بيناوتي كافريك بو معناي كأمل لبازغي باور شوت دروا. لبلو دي سانو أجامان لم خالبه نفاق برزان دورويين. ئێمە نیفاقێکمان هەیە ئەگەر لە ئەسلی ئیمانە ئینسان منافق بێ، لە بنەماکانی ئینسانە ئیمانە ئینسان منافق بێ، ئەم نیفاقە ئینسان لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە و ئەمە لە کوفری گەورە خراپترێکە. ئەگەر سەرنج بدەن خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ إن المنافقين في الدرك الأسفل من النار. ئەمانە لە قوڵایی دۆزەخان واتە شوێنی ئەمانە لە خوار شوێنی کافرەکانی شەوەیە. بس أم نفاق أو نفاقا نيك حديثك بيغمبر صلى الله عليه وسلم باسيك كأفرمي ثلاث باسيك سيرشد هي لعلامات نفاقا، يا تشارشد هي لهندي روايات لعلامات نفاقا. يكيك لو أنا أفرمي إذا وعد أخلف، وإذا حدث كذب، وإذا عاهد غدر، وإذا اؤتمن خان. أفرمي كسي قسيك دروبك آية درو مخالفي أصل إيمانا ما آية وعد بي بكسيك ونيبي تسر مخالفي أصل إيمانا نا، بيمان بدي لقل كسيك وخيانتي بيبقي مخالفي أصل إيمانا نا. أمانة البلاء ودابنين تو أمانتك خيانتك ليوكي. أمانة هميان قناهن بس هيتش إنسان لإيمان نابات دروا. أما أو منافقا يكبر وردقال باسيكا كافر من في الدرك الأسفل من النار. أواني كلا قولاي دوزخا خواي پروردگار حشريانكا. زوليك سي إيمان دارا بلام لواني أمني شان بچوكاني منافقي تابع. كواتا ديسانا وليريشا إما أقامان لو بكسك كمنافق ونفاقي اعتقادي هي، أما وكو كافر وايا ولا كافر خرابتنا كسيك نفاقي عملي هي لكردوكان يعني نفاقيا
ئەمە ئینسان لە بازنگەی باوەڕ ناباتە دەرەوە. خاڵێکی ترمان هەیە وەکو زاراوە قسەی لەسەرکەین بەڕێزان، زاراوی ڕیددە واتە هەڵگەڕانەوە. تەڵەن زاراوی ڕیددە ئەمە مەجازی و حەقیقی نییە. کەسێک کە پێت گوت مرتد یاکە لە زاراوی شەرعا پێی وترا مرتد کە خوا فەرمێ ومەن یەرتەدی منکم عن دینیه فەیەموت وهو کافر. ئەمە ئەم زاراوەیە یەک ئاراستی هەیە، ئەویش ئەوەیە کە بەکارمان هێنا واتە مەبەستمان کەسێکە پێشتر ئیماندار بووە دواتر لە بازنگی ئیمان چۆتە دەرەوە. اینجا بەڕێزان ئەم بازنگی ئیمانەکە لی ئەچێتە دەرەوە مەرج نییە ئیمانەکەی ئیمانێکی بۆ نمونە ئەسڵی بوو بێ لە خۆیان. ئێمە هەر مناڵێکە لە دایک ئەبێ، ئەم مناڵە ئەگەر باوکو دایکی ئیماندار بن یا باوکی یا دایکی ئیماندار بن ئیمانەکەی بە تەبعیەت ئیکتیسابەکە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطرة. هەر مناڵێک باوکو دایکی ئیماندار بن بە ئیماندار لە دایک ئەبێ، هەتا بالغ ئەبێ هەرچی بەسەر بێ بۆ نمونە بمرێ بۆ نمونە نەخۆشکەوێ ئێمە معاملەی کەسێکی مسلمانی لەگەڵا ئەکەین. لەبەر ئەوەی یەکەم باوکو دایکی مسلمانن بە تەبعیەت دینی ئیکتیساب کردو وەرگرتووە، دوم لەبەرەوەی ئەسڵ لە مناڵە ئیمانە تا بالغ ئەبێ. کە بالغ بوو ئەگەر ئەم کەسەی کە دینی بە تەبعیەت لە باوکو دایکەوە مسلمان بووە ئەگەر ئێستا اختیاری کوفر بکە مرتد دەبێت، پێی ناوتێ کافر، چونکە ئەمە بە ئەسڵی تەبعیەت ئەبووە ئیماندار بووە. کە اختیاری کوفری کردووە پێی ئەوتێ کوفرێکی تاڕی پێوتێ مرتد، پێی ناوتێ کافری ئەسڵی و ئەحکامی مرتدی بەسەرا جێبەجێ ئەبێ. بەڵام مناڵێک کە لە بنەڕەتە باوکو دایکی کافر بوون مناڵەکەش خۆی هەر لە مناڵیە بۆ معاملاتی دنیا حکمی کوفر وەرەگرێ نە قیامەت. کاڵین معاملاتی دنیا واتە ئەم مناڵە حکمی باوکو دایکی خۆی هەیە، بمرێ لە قەبرستانی کافرەکانە نێژرێ بۆ نمونە تەسکەری لە تەسکەرەکەی ئەنووسین کافر چکە باوکو دایکی کافرن، باشە هەر دینێکیان هەیە، مەسیحی نەنووسین مەسیحی، جوولەکە ئەنووسین جوولەکە، بوذایی نەنووسین بوذایی، یەزیدی نەنووسین یەزیدی، چونکە ئەسڵی دینەکەی بە تەبعیەت وەرەگرێ. بەڵام ئەمە بۆ ئەحکامی دنیا ئاگاتەن لێ بێ مناڵی خەڵکی بێدین بێباوەڕ بمرێت هەتا تەمەنی بالغ بوون بەهشتیە. بۆ چونکە ئەو کوفرەکەی اختیاری نەبووەتیایە و عەقلیشی بەوە ناشێ کە جیاوازی لە بینی کوفر و ئیمانا بکە. کە بالغ بوو ئەگەر ئیسراری کرد لەسەر ئەو کوفرە ئەو کاتە محاسەب وەکو کات وەکو مرتد نا وەکو کافرێکی ئەسڵی مامەڵی لەگەڵە کرێ. لەبەرەوە مرتد زاراوەیە کە بۆ هەڵگەڕانەوە لە دین بەکاردێ. اینجا ئەو هەڵگەڕانەوەی لە دین کابرا دینی بە تەبعیەت وەرگرتە بێ یا بە ئەساڵەت کە لێ هەڵگەڕایەوە پێی ئەوترێ مرتد. مرتدەکانیش بەڕێزان لە ڕووی معاملەوە مرتد دەبێ بە دوو جۆر. مرتدێکمان هەیە ڕیدەکەی مغەلڵەیە، مرتدێکمان هەیە ڕیدەکەی مجەڕەدە. ڕیدەی مجەڕەد ئەو کەسەیە مرتدە بەڵام ڕیدەکەی تەنها بۆ خۆیەتی، یعنی کابرا لە ناخی خۆیان مرتدە، نەجوێن بە ئیسلامە دەدا، نە گاڵتەی پێ ئەکا، نە تەشهیرەکە، نە بۆ نمونە دژایەتی ئەکا، بەڵام لە ناخی خۆیان کەسێکی مرتدە و بێدینە. ئەمە پێی ئەوتێ ڕیدەی مجەڕەد. ڕیدەیەکمانەیە پێوتێ ڕیدەی مغەلڵەف. ڕیدەی مغەلڵەف ئەوەیە کە کابرا مرتدە و ئیعلانی ڕیدەکەی خۆی ئەکا و دژایەتی پێ ئەکا. ئەمە لە مۆزوعی تۆبەکردن و کوشتنا فەرقیان هەیە. ئەوەی کە ڕیدەی مجەڕەدە ئەبێ ئیستیتابە بکرێ بۆی ڕوون بکرێتەوە گومانەکانی بۆ بڕوێنێتەوە. ئەوەی ترکە ڕیدەی مغەلڵەدە ئیستیتابە ناکرێت ئەکوژدێ لەسەر کوفرەکەی، بۆ چونکە ئیعلانی شەڕی کردووە، ئیعلانی حربی کردووە لەسەر دین، سوکایەتی گومان لەسەر دڵی خەڵکی ئیماندارە دروست ئەکا، ئازاری دڵیانەدا، ئیعلانی شەڕی کردووە لەسەر خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەواتە ڕیدەش ئەم دوو تەوزیعی هەیە کە پێی ئەوترێ ڕیدەی مغەلڵەد لەگەڵ ڕیدەی مجەڕەدە. ئەمە سەبارەت بە ئەسڵی پێناسەکان ئەو پێناسانی کە مناقضی پێناسەی ئیمانن کە وەکو عەرزم کردن کوفرە و ڕیدەیە و نیفاقە و شیرکە و ظڵمە. ئەو کوفرەی کە هەمانە خۆشەویستان بەعموم یعنی چێ کوفرەکان ئێستا واز لە زاراوەکان بێنە منطەلقاتی کوفرەکە. ئەنجا کوفرەکە کوفری حەقیقیە یا ڕیدەیە یا شیرکە یا ظڵمە، منطەلقاتی چین، دەرهاویشتەکانی ئەم کوفرانە چین. ئەم کوفرانە طبعا قسم ئێستا لەسەر کوفری گەورەیە نەک لەسەر کوفری بچووک یا نیفاقی بچووک یا شیرکی بچووک یا ظڵمی بچووک، قسم لەسەر چکە ئێستا قسەمان لەسەر تەکفیرە، ئەو تەکفیرەی کە ئینسان لە بازنگی باوەڕ ئەباتێتەوە بۆ بازنگی کوفر. ئەم کوفرە منطەلقاتی زۆرە. کوفرێکمانەیە کوفری عینادە، واتا کابرا لەکە لە ڕقی خۆی ئەگینا وەکو قەناعەتی وایە کوفرەکەی فرعون باشە، وەک کوفرەکەی شەیطان باشە. ئەمەی کە کراوە یعنی ئەم یاخی بوون و سەرپێچی کردن و مل نەدانە بەخوا
خۆ شەیتان و فیرعون باش ئەیانزانی کە خوایەکەی و بەدەسەڵاتە و خوایە کە سوڵتەی مطلق و ڕەهای هەیە بەسەر ئەم گەردون و بوونەوەرەیە. بەڵام لەبەر بەرژەوەندەی دنیایەکانی خۆی یا شەیتان لەبەر ئیستیکباری خۆی ملی نەدا بە خوای پەروەردگار، کەواتەمە پێی ئەوتێ کوفری عیناد و کوفری ئینکار. کوفرێکمانەیە پێی ئەوتێ کوفری نیفاق و ضەلال، یعنی ئینسانەکە دۆڕووە لەبەر بەرژەوەندی دنیای خۆی دۆڕووە، وەکو منافقەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە باسیانە ئەفەرمێ وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. خوا فەرمی ئەگەر ئیماندارانیان نەبینی خۆیان وەکو ئیماندار نیشانەدا کە ئەچوون بۆ لای شەیطان و سەرگەورەکانیان، یان وت کورە ئێمە لەگەڵ ئێمە گاڵتەمان بە عەقڵی ئەوانە دێ، گاڵتەمان بە عەقڵی ئەصحابی پێغەمبەر دێ صلی الله عليه وسلم. لەبەرەوە ئەمە پێی ئەوتێ کوفری نیفاق، خەڵکێکەیە ئەم نیفاقەی هەیە. کوفرێکی کەمان هەیە پێی ئەوتێ کوفری تەکذیب. کوفری تەکذیب واتە باوەڕ نەهێنان، یعنی بۆ نمونە کابراڵێ من باوەڕم بەخوا هەیە بەس بە پێغەمبەر نیمە، ئەمە تەکذیبە، بە قورئان نیمە. ئاخر قورئان کەلامی خوایە و پێغەمبەر نێردراوی خوایە. ئەگەر ئیمانت بەخوا هەیە چۆن بەوت نییە؟ یاڵە ئیمانم بە ڕۆژی زیندووبوونەوە نیە. ئەمانە هەر هەمووی کوفری تەکذیبە، بە درۆخستنەوەی بەیانێک یا هەواڵێ پەروەردگار باسی کردو کەسی ئیمانی پێی نەبێ پێی ئەوتێ کوفری تەکذیب. کوفرێکمانەیە کوفری ئیستیحلالە بەڕێزان، واتە لە تەشریعە کەسێک حەڵاڵێکی خوا حرامکە کە بزانێ ئەمە خوا حرامی کردووە، ئەو بڵێ نا ئەمە حەڵاڵە و حەڵاڵێکی خوا حرامکە، شتەیەکە خوا حەڵاڵی کردووە حرامیکە، ئەمە کوفرە و ئینسان لە بازنگەی باوەڕ ئەباتە دەرەوە. باشە وە کوفرەکە هۆکار یا منطەلەقی کوفرەکەی چییە؟ مەسەلەی ئیستیحلالە، حەڵالکردنی حرام یا حرامکردنی حەڵاڵ. کوفرێکی کەمان هەیە کوفری ڕقلێبوونەوەیە، یعنی ئینسانێکی بینی لەوانەیە هیچ قسەیەکی کافرانە نەکا، بەڵام ئەم کابرایە ڕقی لە خوایە لە خۆیەوە، ڕقی لە خەڵکی موسڵمانە، ڕقی لە قورئانە، ڕقی لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەم ڕقا ئینسان لە بازنگەی ئیمانە باتە دەرەوە، چکە خوا فەرمێ لە باسی وەصفی ئەمانەیە ئەفەرمێ وإذا ذكر الله وحده اشمأزت منه قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون. ئینسانێک بینی سبحان الله بە مزگەوت قاڵچە، بە قورئان قاڵچە، بە نوێژ قاڵچە، بە ڕۆژ و قاڵچە. باشە ئەم کورهەی کە لە ناقیا هەیە، ئەم حقدەی لە ناقیا هەیە، موجیبی ئەوەیە کە ئەم کابرایە کافرە، باوەڕی بەخوا نییە. گینە ئەگەر باوەڕی بەخوا هەبوایە هەڵبەت ڕقی لە خوا و لە پەیامەکانی خوا و لە تەشریع و شەریعەتەکەی خوای پەروەردگار نەهەبوو. کوفرێکی کەمان هەیە بەڕێزان دەرهاویشتەکەی گاڵتە پێکردنە، وەکو لە دەرسەکانی پێشوا باسمان کرد کەسێک گاڵتەی کرد بە خوای پەروەردگار یان ئاینەکەی یان دروشمەکانی ئاینەکەی بە کافر لە قەڵەم ئەدرێ. ئەگەر بشتە من قەناعەت و یەقینم هەیە ئەبێت تەوبە بکاتەوە لەو گاڵتە جاڕیی کە کردوێتی بەرامبەر بەخوا، و ئەم کوفرە ئینسان لە بازنگەی باوەڕ ئەباتە دەرەوە. کوفرێکی کەمان هەیە بەڕێزان کوفری ئیعراضە، کوفری پشتێکردنە، یعنی کابرا هیچ کام لەم منطەلەقانی نییە، بەس هیچ کام بە جۆڕایەڵی خوایش ناکە لە هیچ شتێکە. یعنی ئینسان هەیە من لە ژیانمە شانازیەکە بۆی کڕنوشی بۆ خوا نەبردووە. ئینسان هەیە شانازی ئەکا بەوەی کە ئەڵێ وەڵام من بەس لە ژنمارە بڕینە بە زۆر پێیان گوت و مەجنا نەموت وەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله. ئەمە کوفری ئیباءە، پشتێکردن، ئیعراض. ئەم کوفرش ئینسان لە بازنگەی باوەڕ باتە دەرەوە. لەبەر خۆشەویستان کە باسی کوفرەکەین، کوفر منطەلەقاتی زۆرە، ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لە خۆی بێ. ئەمانە هەمووشی کە باسم کردن کوفری ئەکبەرن، ئەو کوفرەنین کە ئینسان بە تاوان لەسەری ئەنووسێت و لە بازنگەی باوەڕ نایباتە دەرەوە. ئەو کوفرانی عەرزم کردن، ئەو کوفرانە ئینسان لە بازنگەی باوەڕ ئەبەنە دەرەوە. بەردەوام بین لەسەر باسکردنی بابەتەکانی داهاتوومان بەڕێزان، بەڵام کاتی ئەمڕۆژمان کۆتایی هات تا بە یەکگەیشتنەوە بەشێکی تر. بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.